ئایا هەموو شتێشەیەک ئاماژەیە بۆی کە کەسەکە تووشی ئینزیلاق بووە؟ هەر بەڕاست ئەمە نەخۆشیە یان حاڵەتێکی تەندروستیە و بۆچی لە جیهاندا و لە کۆمەڵگەی خۆشمانە ئەوەندە بڵاوە؟ سڵاو، من دکتۆر ئازاد ستارحاتەم، سپۆڕی نەشتەرگەری مێشک و فەقەرات لە تاوەری تەندروستی سمارت. ئەمڕۆ بە شێوەیەکی سادە و کورت باسی ئینزیلاقەکەین. سەرەتا بۆ دەستپێکەین ئایا هەموو شتێشەیەک ئاماژەیە بۆی کە ئینزیلاقی هەبێ؟ لە وەڵامدا نەخێر، بێگومان هەموو شتێشەیەک شەر نییە ئینزیلاق بێ. لە سەدا 90 شتێشە بەهۆی گرژبوونەوەی، لە سەدا 2 شتێشە بە وەنەی ئینزیلاقەوە. ئایا ئینزیلاق چییە؟ ئینزیلاق ئەو مادەلینجەیە لە نێوان هەردوو ئێسکی سەر و خوارەوەی بڕبڕەکانە هەیە. و ئایا ئەمە حاڵەتە یاخود نەخۆشیە؟ تەبەن ئەمە حاڵەتێکی تەندروستیە. و بۆچی ئەو نەبڵاوە بە بۆنەی ناڕێکوپێکی لە جوڵەی ڕۆژانەماندا، هەڵگرتنی قورسایی وەزنی زۆر، وەزنی کەسەکە خۆی زۆرە، نەکردنی وەرزش. و ئایا نیشانەکانی چین؟ نیشانەکانی پشتێشەیە. زۆر کات ئەو پشتێشەیە درێژە ئەکێشێ و وای لەیەکا کەسەکە هەست بە ئازاری قاچ بکات، بە سەربوونی قاچ بکات، توانای ڕۆشنی تێکەیە. چارەسەری ئینزیلاق چییە؟ لە ئەوڵەوە لە ئەوڵی ئەم حاڵەتەوە ئێمە ڕێنمایان دەکەین کە پشوو وەرگن بە لایەنیکەمەوە بۆ هەفتەیەک، لەگەڵیشە ئازارشکێنەکان بەکاربهێنن و دواتر پێیان دەڵێن وەرزش بکەن. و ئەگەر هاتوو ئەم نیشانانەی هەبوو، ئێمە ڕێنمایان دەکەین کە نەشتەرگەری بکەن. ئەگەر هاتوو کەسەکە ئازاری لە مانگونی بۆ 2 مانگ زیاتر بوو، قاچی سڕ بوو، ڕۆشنی تێکچوو یان توانای میزکردن و پیسایی لە دەستدا، بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.